دەستان خۆش بێ ناوم نەسرینە نەسرین قادر من پێم وا هەیە ڕۆڵی ژنان لە گوای ڕۆژنامەگەریدا دەبێت بەهێزتر لە ئێستا بێ هەیە کەم بەڵام کەمە یعنی ئێستاکە تا ئاستێک ڕۆڵێکی هەیە بەڵام لە چاو ئەوەی کە چەند ساڵە کوردستان بەتایبەت کوردستانی باشوور ئازادیەکی بەدەستهێناوە سەربەخۆیەکی بەدەستهێناوە دەبوو زیاتر دەبوو ڕۆڵێکی زیاتریان هەبایە دەبوو نەخشێکی زیاتریان بە زیاتریان کار کردبایە بەڵام بەداخەوە ئەوە ببینین کە هەم لە بواری بەتایبەت نووسیندا نووسەری ژنمان بۆ ڕۆژنامە بۆ گۆڤار بۆ ئەو شتانە زۆر زۆر کەمە دیارە میدیاکارانێکمان هەیە کە لە تەلەڤیزیۆنەکان کار دەکەن بەڵام بە تایبەت لە بواری نووسیندا کەمن هەستێکی کەمەتی بۆ ژنانیش دەگەڕێتەوە و ئەوەی کە بربەستگەلێکی هەم ڕەگەزی هەیە هەم ئەوەی کە ترسی ئەوەی کە ئەو ڕەخنەیان لێ بگیرێت ترسی ڕەخنە لێگرتنیش هەیە و ئەوەی کە بە تایبەت زیاتر خاتوونەکان پێیان خۆشە ببیندرێن تاوەکوونێ بنووسن یعنی ئەوەی کە زیاتر ئەو میدیایانەی کە بەبیندراون کە ینی مەسەلەن تلوزیۆنیان بیندراوەکانیان پێ خۆشترە تاوەکوونە میدیاگەرێکی کە نووسینە یان بڵێن ڕۆژنامەگەریە ئەوەشیان هەیە. ڕۆژگار زرار من وەکو فەرمانبەری بەشی ڕۆشنبیری و هونەری تەختە خەمسای بە ئەنجامدانی ڕێزلێنانێک بۆ ڕۆژنامەگەری و تەختە قوتۆیە هیوادارم هەموو ساڵێ ئەم یادە دووپای بکرێتەوە. خۆیشێک بۆ لە ڕووناکبیری هەرە گەورەکانی ئەو کاتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەبەر ئەوەی لەو سەردەمە ئینگلیزەکان پاڵپشتی چاپەمانیان دەکرد دژی عوسمان ئینگلیزەکان وەرگرت لە میسر یەکەم ڕۆژنامەیان دەرچوان بە ناوی کوردستان ئەمە سەرەتایەک بوو بۆ ئەوەی بتوانن لە ماوەی چەند ساڵێکە پەنجاوەیەک ژمارەی دەربکەن و بەرەو بدەن بە هەستی نەتەوەی نیشتیمانی نەتەوەی میلەتی ئێمە. ئاسۆ مستەفا دەکەین بەڕێوەبەری قایمقامی قەزای تەختە بفەرمێت بە داوەشکردنی خەڵات بەسەر کەناڵی گەلی کوردستان. سواس بۆ مامۆستا فەریدون هەمزە بۆ داوەشکردنی خەڵاتەکە. داوا لە بەڕێز دەکەین سەرنووسەری گۆڤاری ڕاما فەرمێت بۆ داوەشکردنی خەڵات بەسەر کەناڵی گەلی کوردستان کەرکووک. کاگانم شوان دیار سەرپێکی تاکمیدیان بۆ گرتنی وێنەیەکی بە کۆمەڵ